لهمان كذا دعوة كريم يتكبر كذا دنبوليستي قرار كوب كذا دنبوليستي همارة شهيدان لهمو كس برسترن كلار كل نكي بري أمقلا قراني خما هناسو هلا كلار كل نابه بري أمقلا قراني كردا هناسو هلا لو كاتوا مروف كون رمو شير وتيربو او كاتي قرميان آجل جو قنمو ناني تيربو هزاران سالة جنو من ملانية من ملانية لسر ام گرنگترین پارچه نشتمانه که گرمیانه و پایتختی گرمیانه کش کرکوکه شارەکانی گەرمیان کەرکووکی داگیرکراوتان بیر نەچێ مەندەلی و خانەقین و کفری کەلار بەدرەوجەسان دووز دووبز پردە مەخمور شنگان شێخان ئەمانە خاکە داگیرکراوەکانی کوردستانن گەنجەکان بیرتان نەچێ لاوەکان ئەڵێن أو ساعين كما شاهدون لأن أوتي قلب الشمال لبيش هموش شيكويا هاتي مثال لوانا قلب الشمال خست الدواي هموش شيكويا ايه بيميس عميشة شوابي الشورش وخباتو وڵاتی لاوان و گەنجانە وڵاتی کرێکاران و زەحمەت کێشانە وڵاتی جوتیارانە وڵاتی دەوڵەمەنە نیشتمان پەروەرەکانە ئەوانەی کە دەوڵەمەنیان بەکار و کەسابەت پەیدا کرد گەرمیان لە دوای هەموو شوێنەکانەوە گۆڕان لە ئاو و ناوەی گەرمیانەکانەوە لە پێش هەموو شوێنەکانەوە سەرچاوەیەکەوە آزادی را درباری میکن لهمون سرکردن لهمون حزبه آزادی را درباری میکن هر کسی کرد و کردستان بناسه لپیش همون شتێکا گەرمیان ئەناسێ گەرمیان لە هەموو شۆڕشەکانی کووردا خاکی گەرمیان بوو بە سوتەمەرۆ کوڕوکچەکانی گەرمیان بوونە قوربانی لە پێش هەموو شوێنەکانی تری کوردستانەوە لە ئاوەدانیە ئەبێ گەرمیان لە دوای هەموو شتێکەوە بێ لە پێشکەوتن و گۆڕانە هەتا ئێستا گەرمیان لە دوای هەموو شوێنێکەوە بووە بۆ لە قوربانی و داستانە بۆ لە خۆ بە کوشدانە گەرمیان لە پێشی پێشەوە بێ بۆ لە بەش و سەرکەوتنەکانە لە دەستکەوتەکانە گەرمیان لە دوای هەموو شوێنەکانەوە بێ بۆ
گۆڕان لە ئاو و ناڵەی گەرمیانیەکانەوە لە پێش هەموو شوێنەکانی ترەوە سەرچاوەی گرتووە. پێویستە ئێوە بیگۆڕن، پێویستە ئێوە دیوارێک دروست بکەن. ئێمە دڵنیاین ئێوە ئیگۆڕن، ئێوەن ئەبێ بیگۆڕن، ئێوە ئەبێ دیوارێک لەسەر حەمرین دروست بکەن، سنوورێک دابنێن لەسەر حەمرین. ئێوە بۆ ئەوەی بیزانن، بۆ ئەوەی ئێستا بیزانن هەموو خاکە بە پیتەکانی ئێوە، هەموو خاکە خوێناویەکانی ئێوە داگیر کراون. کەرکووک، خانەقین، شنگار، بەدرەوجەسان، مەندەلی هەموویان داگیر کراون. چاوەڕێی ئێوەن ڕزگاریان بکەن بە گۆڕان، بە دەنگدان بە لیستی 57. لیستی گۆڕان لیستی شەهیدانە چونکە لیستی گۆڕان لیستی شەهیدانە چونکە لیستی گۆڕان پشتی نەکردوتە ئاوات و ئامانجەکانی شەهیدان. لیستی گۆڕان شەهیدانی کوردستانی ویر نەچووە. لیستی گۆڕان جارێکی تر بەرزە پێیوەزن. لای هەڵۆی بەرزەفڕی بەرزەمژی چۆن بژیت شەرتە نەوەک چەند بژی. بڕۆن بۆ ڕزگاری بۆ لای کەسوکاری